ڕاگەیاندنی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە سەبارەت بە ڕووداوی بوومەلەرزە لە باکوور و ڕۆژاوای کوردستان. بە پێڕاپۆرتەکان کاتژمێر 4:17 خولەکی بەیانی ڕۆژی دووشەممە 17 مانگی ڕێبەندان بوومەلەرزەیەک بە گەورەی 7.8 پلەی ڕیشتر ناوچە کوردنشینەکانی باشووری تورکیا لەوانە غازی ئەنتاب و حەلەب لە باکووری سووریای هەژاند. بە پێزانیاریەکان تا ئێستا زیاتر لە 1500 کەس لە هەردوو وڵات گیانیان نەدەستاوە و بە سەدان کەسیش لە ژێردار و پەردوودا گیریان خواردووە و بەهۆی گەورەی بوومەلەرزەکە و کاتی ڕوودان و نائستانداردبوونی بیناکان ئەگەری چوونە سەرەوەی ڕێژەی قوربانیان بەردەوام لە زیادبووندایە. هەروەها ڕێژێکی بەرچاو لە خەڵکی مەدەنی بریندار بوون و لە بارودۆخێکی خراپدا ژیان بەسەر دەبن. لە شارێکی گەورە و پڕحەشیمەتی وەکو غازی ئەنتاب بوومەلەرزە زیانێکی گەورەی گیانی و مادی بە خەڵگەیاندووە و بە پێڕاپۆرتی مێدیاکانی تورکیا تا ئێستا لەو ئوستانانە بوومەلەرزە لێدراوە زیاتر لە 2000 بینا ڕووخاوە. کۆمیتەی ناوەندی کۆمەڵە وێڕای دەربڕینی هاوخەمی خۆی لەگەڵ زیان لێکەوتوانی ئەو ڕووداوە دڵتەزێنا دەوڵەتانی تورکیا و سووریا بە بەرپرسیار دەزانێت بۆ ئەوەی بە زووترین کات یارمەتی لێ قەوماوانی ئەو بوومەلەرزە بدەن و ئیمکاناتی پێویستیان بۆ دابینکەن تاکو کەمێک لە ئیش و ئازاریان کەم بێتەوە. هەروەها بە پێویستی دەزانین کە داوا لە هەموو ڕێکخراوە مەدەنی و مرۆڤ دۆستەکان بکەن کە دەست بەجێ بە یارمەتی خەڵکی هەژاری ئەو ناوچانەوە بچن. بێگومان ئەگەر دەسەڵاتدارانی دژە مرۆڤ لە تورکیا و سووریا لە جیاتی هەڵگیرسانی شەڕی نێوخۆیی و ناوچەیی و سەرفکردنی هەزینەیەکی زۆری نظامی و ئەمنیەتی بۆ ئەمە بەسە سەرمایەی وڵاتەکەیان بۆ ڕەفاه و دابینکردنی مەسکەنی ستاندارد و بەربەرەکانی لەگەڵ ڕووداوە سروشتیەکان بۆ خەڵک تەرخان بکردایەت، ئەمڕۆکە بینەری وەها کارەساتێکی گەورە کە بە هەزاران قوربانی لێ بکەوێتەوە و بە هەزاران کەسی دیکەش لەژێر کاریگەری ئەو ڕووداوەدا ئیش و ئازاریان توش بووە نەدەبووین. کۆمیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حەزبی کۆمۆنیستی ئێران 17 ڕێبەندانی 1401 هەساوی 6 فێڤریای ساڵی 2023 زاینی.